هیچ ڕۆژێک نییە لە ڕۆژەکانی ساڵ لای خوای گەورە خۆشەویستتر بێت، گەورەتر بێت لە چی ڕۆژێک ئالەم دە ڕۆژە. کردەوەکردن لەم دە ڕۆژەدا کە ئەتوانین بەپێی حەدیث بڵێن 11 ڕۆژ، کردەوەکردن لەو 11 ڕۆژەدا کە دەکاتە دووەم ڕۆژی جەژنی قوربانیش لە هەموو کاتێ خێری زیاترە. ئالەم چەند ڕۆژەدا کە ئەمڕۆ یەکەم ڕۆژێتی، ئەمڕۆ یەکەم ڕۆژی مانگی ذوالحیجەیە، ئەم ڕۆژە لە مانگی ڕەمەزان پیرۆسترە، لە ڕۆژەکانی ڕەمەزان پیرۆسترە، ڕۆژی ئێستا لە ڕۆژی ڕەمەزان پیرۆسترە، خێر و چاکەکردن تێیدا جیاوازترە. بۆیە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم کردەوە لەم ڕۆژانەدا لە هەموو کاتێ خۆشەویسترە لای خوای گەورە. ئێمەش ئینشاءڵڵا حتا لە جیهادکردنە پێناو خوایشدا ئیلا مەگەر کەسێک خۆی و ماڵ و مناڵ و ماڵ و سەرۆت و سامانی تیا بچێ ئەمجا بەقەت ئەو کەسە خێری دەنووسێ کە لەم ڕۆژەدا خێر و عیبادەت بکات. جایەکێ لە چاکەکان لە عیبادەتەکان کە پێویستە ئێمە گرنگی پێ بدەین هەموو کاتێ و ئەم 11 ڕۆژەش تایبەت، چونکە حەدیثێکی صحیح جامع صغیرە هاتۆ پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم أفضل الأيام عند الله يوم النحر ثم يوم القر. گەورەترین ڕۆژ، بەڕێزترین ڕۆژ لای خوای گەورە یەکەم ڕۆژی جەژنی قوربانە. ئەگەر کەسێ پرسیاری لێ کردی چی ڕۆژێک لە هەموو ڕۆژێ پیرۆسترە، بڵێ یەکەم ڕۆژی جەژنی قوربان، پاشان دووەم ڕۆژی جەژنی قوربان زۆر پیرۆزە لای خوای گەورە. عەرەفە ئەمجا ڕۆژەکانی تر باقی ڕۆژەکانی تر. بۆی ئینشاءڵڵا لەم 11 ڕۆژەدا یەکێک لەو چاکانی کە پێویستە ئەنجامی بدەین قورئان خوێندنە. یەکێک لە چاکەکان خوای گەورە زۆری پێخۆشە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثەکەی صحیح مسلمدا فەرمووی اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه. قورئانی پیرۆز بخوێنن چونکە بەڕاستی ڕۆژی قیامەت قورئانی پیرۆز دێت شەفاعەت و تکائەکە بۆ ئەو کەسانەی کە لە دنیادا خوێندویانە. پێت خۆشە قورئان تکاکار و شەفاعەتکاری تۆ بێ؟ قورئان بخوێنە.